بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار پایەخمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتان ئەبم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بێ میوانی ئەم شەوم جەنابی کاک ئاری هەرسین سەرۆکی فراکسیۆنی نەتەوەی لە پەرلەمانی کوردستان مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس بوەستین لەوانە دۆخی هەرێمی کوردستان دیارە فراکسیۆنەکەی بڵین ئەوان بەیاننامە و ڕاگەندراوێکیشیان بڵاو کردوتەوە لەم بەرنامەیە لەسەر وەستین سەبارەت بە پرسی نێوخۆی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێخستنەوەی ئەم نێو ماڵە پەرتەوازەیە سەبارەت بە مامەڵەی حکوومەتی عێراقی لەگەڵ هەرێمی کوردستان و وڵاتیانی هەرێمی کوردستان وارووا کشانەوە لە پرۆسەی سیاسی لە عێراق مەبەستمە بزانم لەسەر ئەم پرسانە ئەوان دنیابینیان چیە وهروە بێگومان باسێک لە پرسی چاکسازی و یاسا و پرۆژە یاسای چاکسازیەکەین کە گەڕێنراوەتەوە بۆ پەرلەمان مەبەستمە بزانم ئایا لە هیچ شوێنێکی دنیا یاسایەکەیە 100% یاسایەکی ڕێکوپێک بێ و هەمووان لێی ڕازی بن یاخود شتێکی باشە کە شتێکی باش بوو کام یاسایە 85 بۆ 90% باش بوو ئێستاوە تا گەڕێنراوەتەوە پەرلەمان و پەرلەمانیش بۆ خۆی پشووەکەی دەست پێکات و دانیشتەکانەکەوێتە مانگی ئایارەوە لە ئایاریش خۆتان نەزانن هەڵبژاردننی عێراقە و کێشە و مەشاکلەکان دەست پێکەن کەواتە ئایا هیچ هیوایەک ماوە بۆ ئەوەی ئەم یاسایە جارێکی تر ببێتەوە ئەم پرۆژە یاسایە بێ بە یاسایەک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوودی لێ بین یاخود بە تەواوەتی لە دەستمان چوو وارووا مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە ئایا کاک ئاری هەرسین تێڕوانینی چییە بۆ کێشەکانی نێوخۆی هەرێمی کوردستان و ئایا هیچ کێشەیەکی هیچ ڕووداوێکی هیچ کارەساتێکی گەورەتر ئەبێ ئەوەی لەوەی کە لە دوای ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبرەوە ڕوویدا کە پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستانی خەبەر نەکردەوە نەیانتوانی ژوورێکی عملیات پێک بێنن بۆی لەم دۆخ و کێشە و مەشاکلە بینە دەرەوە هەموو ئەوانەی ئێمە بە دۆستمان زانین پشتیان تێکردین کەچی خۆشمان پشتمان لە یەکتر کرد من زیاتر ناڵێم با کاک ئاری زۆرترین قسە بکات لە بەرنامەکە کاگاری هەرسین سەرۆکی فراکسیۆنی نەتەوەی لە پارلەمانی کوردستان سڵاوتان لێبێت ئەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم ئایا دۆخی هەرێمی کوردستان ناخۆشی و نەهامەتی و قەیرانەکانی هەرێمی کوردستان قەیرانگەلێکن بای ئەوەن کە پەرلەمان لە ئێستادا پشوو بۆ خۆی ڕابگەێنێت و پشووی خولی پاییزەی خۆی دەست پێ بکات بەڵێ سڵاو لە ئێوەش کاگەردگار سڵاو لە بینەرایی ئەم کەناڵە بەڕێزە خۆی لە ڕاستیە ئەگەر قەرار بێت کە ئەدای پەرلەمانتار و پەرلەمان بەم جۆرە بێت کە ئێستا بینین یعنی کە لە ناو قاعی پەرلەمان شتێک بڵێت و لە دەرەوە شتێکی تر یا هەر خەریکی و ناشرینکردنی یەکتر و یەکتر شکانن بێت هەر نەبوونی باشترە بەڵام ئەگەر بێمەوە سەر بڵێن کرۆکی پرسیارەکەیتەوە بێگومان لە حاڵەتی شوکو ئێستاە لەبەر ئێمە لە قەیرانین حکمی ئیشی ئێمە بە 24 ساعتی بێ هەروکو چۆنە بێ حکمی ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە بە 24 ساعتی بێ ینی دایم لە ئینزارا بین ئەوە ڕاستە بەڵێ کەواتە لە ئێستادا ئەم هەنگاوە بۆ لە کاتێکدا وڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕێ بوون دوایەوەی ناڕزایەتیەکی زۆر لەسەر یاسای چاکسازی و خانەنشینی و موچە دروست بوو کە پەرلەمان دەست بە گفتوگۆ بکاتەوە لەسەری و بە خێرایی باشی بکات و تێیپەڕێنێتەوە کەچی ئەم پرسە هیچ احتیمامێکی بۆ دانراوە ئاخر من شتێکی تر هەیە ینی با بڵێن ینی با باواقعی قسە بکەین دوور لە بڵێن ئیسیفزای سیاسی و خوانەخواستە ناشرینکردنی یەکتری ومان ئێمە خۆمان نەزانین کە بۆی هەڵبژاردن بکرێ ئەبێ ماڵی ناوێشێتی نیشتیمانی کوردستان شێوەیە لە شێوەکان لە ئیستیقراری تیابێ من بەڕێی خۆم وا تەسەورەکەم کە ئەمە خاترگرتنی یەکێتی نیشتیمانی کوردستانی تیابێ بۆی زیاتر مەجالیان بنێ بۆی کە ئەو مشکلانی کە لە ناوچکە ئێستا وەزعی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەداخەوە تەمان زۆر نامستەقیرە من تەسەورەکەم هۆکاری ئەم پشووە ئەوە بێت کە مودەی پەرلەمانی تەمان کە تۆ پشوددا مانایە لەو سەرەوە زیایی یەکەیت ینی بە ئۆتۆماتیک زیابێتەوە نەک مودەکەی درێژکەیتەوە من تەسەورەکەمەوە عیلاقەی بۆەوە هەبێ چونکە بە تاکید جارە سیاسیەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان زۆر بە ئاگایە لەوەی کە ئەگەر بێت و یەکێتیەکی نیشتیمانی نامستەقر بچێتە ناو هەڵبژاردنەکانەوە ئێمە تووشی قەیرانێکە بین بە تایبەتی لەو دوو دێگەڵە کە کەواتە گەر زیاتر ڕوونی بکەیتەوە ئەم پشوەی پەرلەمان چی پەیوەستی یەکاتەوە بە دۆخی نێوخۆیی یەکێتی نیشتیمانی کوردستان
آخر مشکلەکەوەیە یعنی ئەگەر سەیری لێدوانە ڕوون و ئاشکراکانی هەندێک لە سەرکردە بەڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت کە ئەمە نییە یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگکەم بێنێت و ئیتر مۆر و مشەماکە دەردی سلێمانیانە بڵێن یەکسەر تەسلیمی خەڵکی تری کاکە دنگێکی زیاتری هێناوە. بۆیە یعنی هیچ بە دووری مەزانە کە یعنی کار بگاتە یعنی هەتا بڵێن تونند و تیژیش. اینجا ئەمە هیچ ئینسانێکی عاقڵ لەم وەزع قەیراوەیی کوردستان حەزی بەوە نییە. یعنی لەمە زیاتر ئێمە ڕۆچین لە قەیرانە بە تایبەتی ئەگەر بگاتە مەسەلەی خوێن و بڵێن تفەنگ و ئەمانە. اینجا بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستانیە کە بڵێن ئیستیقراریتیانە بێت زۆر زەحمەتە بتوانێت ئەو دەنگانە بێنێت کە خۆی بە شایستەی خۆی زانێ. اینجا ئەوەیە مەسەلە. باشە کاگاری سەبارەت بە یاسای چاکسازی و خانەنشینی و موچە من ئەزمموی نزیکەی 7 ساڵ بەرکەوتنی ڕاگەیاندن و بەرنامەکردنم لەگەڵ جەنابتا هەیە تۆ ڕاشکاوانە وەڵامە دەیتەوە. من لە ماوەی هەر لەم 5-6 ڕۆژەی دوای پەسەندکردنی یاساکە پەرلەمانتارێکی بەڕێزی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆر شێرکۆ جەودەتم بانگشتی باسی ڕۆژ کرد وتی 90% یاساکە باشە. دوێنێ کاک عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری گۆڕان میوانم بوو وتی 85% یاساکە باشە. پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەکرێت یاسایەک 100% باش بێ یاخود گەڕاندنەوەی بۆ ناو پەرلەمان هەڵە بوو؟ من بیرکاریم خوێندووە، مامۆستای بیرکاریش بووم. زۆر بە ئاسانی لە ڕاضیات هەیەت لەبەرەوەی زانستێکی بڵێن ئابستراکتە، یەک و یەک مساوی بە دوو بە حیاتی ناکاتە سێ. بەڵام لە عیلمی ئیجتیماع کە سیاست بەشێکە لە عیلمی ئیجتیماع مسۆگەرکردن نییە 100%. بۆیە سەیرەکەی کە ئینسانی سیاسی سەرکەوتوو جورئەتی ئەوەکە کە ریسک بکە، بەڵام ئەوەی بە ئینگلیزی پێڵن calculated risk، یعنی مجازەفەیەکی حساب بۆ کراو. هەر کاتێک کە حسابی بکات 80% بێ، یعنی لە 180 ئۆکەی، لە 120 مجازەفەیە، هەموو ئینسانێکی سیاسی عاقڵەوە کات ئەو مجازەفەیەکە. هیچ قانونێکیش لە دنیاە بڵین قانونی خۆی لێ دەرچێت، هیچ قانونێکی بەشەری نییە لەسەر عەرز لە هیچ شوێنێکی دنیا 100% بێ. بۆیە ئەوەی کە ئەو دوو هاوکارە بەڕێزەم و تویانە یعنی هیچ پێویست بە مناقەشە ناکە کەواتە لەسەر ئەو پرۆژە چاکسازیە، یعنی ئۆکەیە معناوێ لە 185 بۆنەوە لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ ئێتۆ لە 115 دایم ئەوەت هەرە بێت، یعنی لە هەموو بوارەکانی تریشی وایە نەکرد لە سیاسەتە. بەڵێ ئایا ئەمە وا ناکا کە پەرلەمانتارانی ئەم خولە کە خانەنشینە بن بگەڕێنەوە سەر یاسا کۆنەکەی ساڵی 2006 و بە 6 ملیۆن و سەرەوە خانەنشین بن لێرە بەدووە؟ بۆی ئەم پرسیارە ناکەم بۆی هاوڵاتیان یاریێمی کوردستان لایەن ڕوون بێت چی یاسایەک لە دەستیان دەرچووە کە ینی 6 ملیۆنەکەی هێنا بوو بۆ 3 ملیۆن ئەسعەف ئیمان و چی وەکو خۆی ماوەتەوە؟ خۆی زانی جارێ پێش ئەوەی یانی جوابی ئەو پرسیارە بۆ حەز دەکەم شتێکی پێ بڵێم کاگەرگار. بەڵێ ئێستا باسی خۆمەکەم. ئەم خولەی پەرلەمان تەواو بێت یا پێش وەخت گریمان من دەست پێشمەوە لە ئیشی پەرلەمانی خۆم بە کابرایەکی بڵێن پیر و پەککەوتە و نەخۆش نازانم کە نەتوانم بەردەوام بم لە خزمەتکردنی میلەتەکەم و سیاست بکەم. ئەمە جارێ هیچ معنای ئەوە نییە کە تۆ 111 کەس لەو ڕۆژەوەی کە ئەم خولە تەواو بێ 111 کەس دەڵێن کاکە بڕۆ بۆ ماڵی خۆتان دانیشن و خۆحافیزتان بێ. زۆربەی ئەو بەڕێزانەی کە ئێستا ئەندامی پەرلەمان خەڵکی لێ هاتوون یا لە بواری هینی پەروەردەیە ئیشیان کردووە یا لە بواری بڵێن قانون و مەحاماتە ئیشیان کردووە یا لە حیزبەکەی خۆیان پۆستێکیان هەبووە یاخود لە بواری هینی ئەمنی و عەسکەریا بوون. بۆیە زۆر تەبیعیە زۆربەی زۆری ئەمانە بگەڕێنەوە سەر ئیشەکانی خۆیان. ئەم شتەکە دانراوە هیچ معنای ئەوەی نییە کە تۆ بە 6 ملیۆن و شتێک بڵێن تەقاوی دەبی. مەرجەکان دانراوە من حەز ناکەم دووبارێکەم بۆچکە وا تەسەورەکەم کە ئەو بەڕێزانی پێش من لەگەڵ تۆی قسەیان کردووە وردیان کردوێتەوە ئەمە بۆ خەڵکی کوردستان کە مەرج دانراوە ئەگەر 50 ساڵە تێپەڕانە بێ و 15 ساڵ خزمەتە هەبێت ئەو معاشەکە بڵێن بەو ڕێژێ تۆ تەقاوی دەکەی. ئەگەر 50 ساڵت تەواو نەکرد بێت
بەڵام 15 ساڵ خزمەتە هەبێ ئەو بەو ڕێژەیە تەقاوی دەکری ئەگەر 50 ساڵە تەواو نەکرد بێ و 15 ساڵ خزمەتە نەبێ ئەو بەو ڕێژەیە تەقاوی دەکری بۆیە ئەمە شتێکی یونیفۆرم نییە ینی هەمووی وەکو یەک بێت و تۆ ئەو ڕۆژەی کە خولەکە تەواو بێ هەموو مانگی 6 ملیۆنێتە سەر حسابەکە شتی وانە ئەوە ڕاست نییە. باشە بەڵێ ئەمە وەکو کورد دەڵێ ئەم هەویرە ئاو زۆرە کێشێت هەیە 2 ساڵ پەرلەمانتاری کردووە و ئێستا بە 6 ملیۆن خانەنشینە و هەشە خۆی خانەنشین کردووە بە ناوی نەخۆشیە و کەچی ئێستا زۆر چالاکە. بابینە سەر باسی نێوماڵی خۆمان وردە ئەچین بەرەو بەغاش. لە دوای ڕفراندۆم و لە دوای 16 ئۆکتۆبەر گەل لە کۆمەل لە کورد کرا نەیانوت تۆ چه حزبێکی و سەر بە چ لایەنێکی لە هەموو هەرێمی کوردستان کرا. بەڵام ئەم شۆکە پارتە سیاسیەکان و حزبەکانی هەرێمی کوردستانی خەبەر نەکردەوە بۆ ئەوەی دانیشن پێکەوە ببوورە ئەم نێوماڵە ڕێک بخەنەوە. بەڵکو نێوماڵی هەرێمی کوردستان زیاتر پەرتەوازە بوو، مزایەدە زاڵ بوو و کوردایەتی ساختە شاتەکایەوە. تۆ لەم بارەیەوە کۆمنتت چییە؟ وڵی من حەزەکەم جارێەوە بڵێم ڕێفراندۆم بە بۆچوونی من لەم 100 ساڵی ئەخیرە لە دوای شۆڕشی ئەیلول تەبعاً گەورەترین و ئازایەنەترین بڕیار بووە کە میلەتی کورداوێتی و بەڕێی من سەرۆک مەسعود بەرزانی ئەوەی بۆ خۆی تەجیل کرد لە تاریخا و هیچ کەس ناتوانێت لێ بسێنێتەوە. ئەوەشی کە ئەڵێی بەڵێ ئەم مشکلەی بەسەرمان هات کە زۆر کەس ئەڵێ خەتای ڕێفراندۆم بوو 16 ئۆکتۆبر دەدوکە ئەمە زۆر دوورە لە ڕاستیەوە هیچ عیلاقەی بەسەر ڕێفراندۆمەوە نییە. تۆ وت ئەم شۆکە ئەم حیزبە سیاسیانی خەبەر نەکردەوە. من بە پێچەوانەوە ئەڵێم بە بۆچوونی من ئەمانە هەمویان بە خەبەر بوون. ئەمەنگە دژایەتی ئەوەیان کرد هەندێک لایەنی سیاسی ئەمەنگە دژایەتی بڵێن پێگەی مەسعود بەرزانی سەرۆک بەرزانی و ڕێفراندۆمیان کرد کە لەوانەیە پێچیشیان خۆش بوو بێت کە ئەوەی 16 ئۆکتۆبەر ڕوویە. زۆر کەس دەڵێن شکستی ڕێفراندۆم. ئەوە ڕاز نییە. ڕێفراندۆم سەرکەوتنی بەدەستهێنا. خەڵکی کوردستان وتیان بەڵێ بۆ سەربەخۆیی، بەڵێ بۆ جیابوونەوە لە عێراق. بەڵام هەندێک کەس هەن لە کوردستان هەتا ئێستاش بە عەقڵیەتی 1964 بیرەکەنەوە حازرن هەموو شتێ بکەن بەس یعنی بە تایبەتی کە ئێستا یعنی ئەگەر بەو زمانە قسە بکەم مەبەستم هەڵدانەوەی پڕەی زۆر تاڵ و ناخۆشی ڕابردوونیە. بەڵام حازرن هەموو شتێ بکەن بەس زەرەر بدرێت لە هەنگاوێکی سیاسی کە بەڕابەتی ماڵی مەلا مستەفا ئەنرێ. ئەنجا بۆیە مەسەلەکە ئەوە نییە کە بە ئاگا نەبوون و بە خەبەر نەبوون. زۆر باش بە خەبەر بوون، زۆر باشیش زانیویانە. بەڵام وەکو ئەوەی کە حازر بوون هەموو شتێ بەسەر میلەتەکە بێت بۆی دیسان پەنجە ڕاکێشن بۆ ماڵی مەلا مستەفا و بە تایبەتی بۆ کاک مەسعود. ئەوە بوو مۆساعەکە. ئەمە یعنی بە کورتی و بە مختصری بەس ئەمەیە. ئیتر نە عیلاقەی ڕێفراندۆمی هەیە و نە عیلاقەی گەندەڵی حکوومەتی هەرێمی هەیە و نە هیچ کام لەو باشە. بەڵام کاگاری بە مامەڵە لەگەڵ واقع و ئەنجامەکە بکەین. ئەنجامەکە ئەوەیە و ئێوەش لە ڕاگەیەنراوەکەتان ئەمڕۆ ئاماژەتان پێداوە یەکڕیزی خۆمان بەکردەوە ئەکتیڤ و چالاک بکەین. کەواتە یەکڕیزی بوونی نییە. لە جێگەی یەکڕیزی ئەمە پەرتەوازەیمان هەیە. ئەم پەرتەوازەیەی لە نێوماڵی کووردە لەبەر خاتری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە یا لەبەر بەرژەوەندی شەخسی و حزبیە؟ ئەمە لەبەر بەرژەوەندی شخصی و حیزبیە سەیری کە کاکە یادگار. یعنی بۆ مناقەشاتانی کە ئێمە لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ دەستی سەرۆکی پەرلەمان و لەگەڵ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و بڵین تیمەکان کردومانە چەند جار ئەمە چەند بارە بۆتەوە کە ئەمەی کە ئەو کەسانی کە چاوەڕێیەکەن کە لە بەغا خێرێک بە ئێمە بکرێتەوەمانە ئەو بۆچوونە غڵەتە لەبەری عەقڵیەتی ئەوانەی کە حکومەکەن لە بەغا وەکو عەقڵیەتی ئەوانە وایە کە 61 و 62 63 و 64 و ئەمانە حکومیانە کرد. ئەوانەی 73 حکومیانە کرد، ئەوەی 79 حکومیە کرد، ئەوەی 84 حکومیە کرد. هیچ گۆڕانکاریی ینی بەسەر نەهاتووە. بەڵام ئەوەی جالبە لێرە یعنی ئەگەر جوان سەیریکەی لە ماوەی 53 ساڵە 64 بۆ 2007 دوو جارە مە ڕوویە
64 مەلا مسەفاوتی ئەم حکوومەتی کە لە بەغایە هی ئەوە نییە ئینسان سازشی لەگەڵا بکە زوو تێگەیشت یعنی مەسجەکە زوو حاڵی بوو بۆی چۆ شاخ 2007 سەرۆک بارزانی چەند جار وتی ئەمانە شەراکەتیان قوبوڵ نییە ئەمانە نایەنەوێ ئێمە لەگەڵیان بەیەکەوە وڵاتە بەرین بڕێوە بڕیان بە یەکێتی عێراق نییە ئەگە بڕیان بێبێ چۆن کوردی لێ دەرەکەن لە حکم میلەتێکی زل و زەلام ئەمە دووبارە بۆوە ئینجا بۆیە ئەو کەسانی کە ئێستا چەپڵە لێ ئێن و ئیدعایە بۆ ئەوە ئەکەن کە با بچینەوە بۆ بەغا و بەغا زۆر مهمە و ئێمە عێراقین و نازانم چی ئەومانە ئەو غەڵەتە دووبارەکانەوە کە هەندێک بەڕێز لە 1964 کردیان ئەمانە هەمویان مزایدی حیزبین ئەمانە هەموو بانگەشەی هەڵبژاردنن ئەمانە هەمووی پەڵەپرۆزچێ و گەشتکەبوونە بەرەو کورسی دەسەڵات هیچ شتێکی تر نییە لەوە زیاتر ئەو بۆچوونی ئێمەیە بەڵام کاگاری سەرنەکەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی قەیرانەکان و احتیواکردنیان و پەرتەوازایی نێوماڵی کوردوای کردووە کە ئێمە دیسانەوە چاومان لە دەستی بەغابێ بمانەوێ یان نەمانەوێ حکوومەتی هەرێمی کوردستان و وڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا چاویان لە بەغایە کەواتە ئەکرێ ئێمە بڵێن عێراقینین و بەشێکنین لەم عێراقە و ناتوانین لەگەڵم عێراقەیە بژین لە کاتێکە چاویشمان لێیەتی کە شتێکمان بۆ بکات برادێکی وتەر خواخوایانە حکوومەتی هەرێمی کوردستان خواخوایەتی عەبادی سێشەمان دڵی خۆش بێت تۆزێ بڕوویەکی خۆشەوە قسە بکە بەڵێ خۆی لە ڕاستیە من حەزەکەم من لەوانەیە بۆ چوونم وەکو تۆ نەبێ من پێم وانە حکومڕانی سیاسی لە کوردستان حکومڕانێکی شکست خواردووە حکومڕانیە کە ئەمە قسەی من نییە وەکو ڕاگەیاندن کارێکی ئەوێت بە لە بەرچاوگرتنی پێدراوەکان و مۆتەیاتەکان حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو نەبووە لەوەی کە وڵاتیانی هەرێمی کوردستان ڕازی بکات آخر ئۆکەی بەڵێ اینجا بە بۆچوونی من حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی کەم و کوڕی هەبوو لە ڕابردوو توش لە ئێستاشە و هیچ کاتێکی سەرۆکی حکوومەت نێوتەوە نییە ئەمەش هۆکارەکەیەوەیە کە لە تەوقیتا ریفۆرمی نەکردووە ئەو کەم و کوڕیانە کەڵەکە بوون لەسەر یەکتری بۆیە بە یەک جار ئەم شێوە لابردن ئەمە شتێکی ئاسان نییە ئەمە یەک من یعنی هەر بۆمە بەسەش ئێمە ئەو بەیانەمان بڵاو کردوەوە ئێمە قەنەعەتمان وایە ئەگەر بێت و یەکریزی لە ناو ماڵی کووردا هەبێ ئەو هەنگاوانی کە ئەندرێ بەبێ یارمەتی بەغاش بۆ دەربازبوون لەم قەیرانانە هەنگاوەکان کەمترن زووتر جێبەجێ ئەکرێ زووتر ڕزگارمانە بێ لەم قەیرانە بەڵام بە شەرتێک دیسانەوە شعرەکەی هیچ کری فەزلی سەرەتای ئیش هەموو یەک بوون ئەویش نابێ هەتا هەر برینێکە لە دڵ تا ئێستا ڕژینەکە یعنی تۆ کە ئیشێکە بەیەکە و دەست پێ کرد ئەبێ دڵی پاک بوو بێتەوە لە ئاس یەکتریە ئەبێ متمانە بە یەکتری هەبێت ئەجا ئەمە نییە ئەم متمانەیە بە یەکتری نییە بڕابوون بە تیم وەرک نییە یعنی ئیشی جەماعی من پێم خۆشە قاچی تۆ پشتێ بەس مهمەوەیە ئەگەر من هیچیشم دەست نەکەوێت بە قاچی تۆ پشتێ ئەم عەقڵیەتەی کە لێرە لایەن هەنێ لایەنی سیاسی هی کۆن و کە تازەش دروست بوون یعنی کە پێیان وایە بەس ئەمەی حکوومەتی هەرێمی کوردستان چارێ ڕشکن لەناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەگەر قاچی بشکێ ئەم هیچیشی دەست نەکەوێت هەر پێی مرتاحە جا ئەمە سیاست نییە ئەمە ڕقەبەرایەتی و ئەمە نەخۆشیە یعنی ئەو کەسانی کەوا بیرەکەنەوە قسەکە لەسەر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان نیازی چاکسازیشی هەبێت نیەتی چاکسازیشی هەبێت لە هەرێمێکی کوردستان کە بەبێ کەرکووک لە 4 پارێزگا پێک هاتووە دابەش بووین بەسەر کۆمەڵێک زۆنی حزبیدا نەک نیشتیمانی و نەتەوەیی ئایا چاکسازیەکان سەرەگرن و کێشە و ئاستەنگ نایەتە پێشیان و بۆیان دروست ناکرێت وەکو خۆ دووتتگەر بە ئەنقەستیش بێت من جاری حەزەکەم شتێ بڵێم لە 92 تا ئێستا ئەم پرۆژە چاکسازیەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ناردبووی بۆ پەرلەمان لووتکەی بڵێن پرستیژە یعنی لەوانەیە بڵێم باشترین ئیشی حکوومەتی هەرێمی کوردستان لە 92 تا ئێستا ئەم جورئەتەیە کە یاوێتی بەخۆی کە بەڕاستی نیازی هەیە ڕیفۆرم بکە لە هەموو جومگەکانی دەسەڵاتە بەڵام من زۆر جار وابزانم لەم کەناڵە بەڕێزەوە وتومە
ئەو کاتێک کە ئێمە بانگەشەمانەکرد بۆ ڕێفراندۆم من چەند جار لە کەناڵەکانی تر و لەم کەناڵە شوتومە ئەو ساوتم ئەگەر مەسعود بەرزانی لەسەر ئەم خاشی پیرۆزی کوردستانە بەهشت بۆ میلەتی کورد دروستکە هەندێک برادر هەندە سلێمانی هەردژیە بن ئەجا بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت چاکسازی بکات چاکسازیەکەش سەرکەوێ 24 سعات کارەبامان هەبێ ئەم وڵاتە بێ بە شامی شەریف هەندێک کەسەیە لەلایەن هینێکی هەیە یعنی فۆبیایەکی هەیە شتێکی هەیە پێڕازی نییە ئەجا ئەو مشکلەکە ئەوەیە ئەجا ئەمەیان گۆستۆتەوە بۆ ڕێی عام مێشکشتنی گەنجەکانی ئێمە وایان تێگەیانون کە موسیبەتی ئەم عالەمە من نوێنەری نەپارتیم نەنوێنەری ماڵی مەلا مستەفام بەڵام وایان تێگەیانون مسیبەتی سەر عەرز لەسەر ئەم خاشی پیرۆزی کوردستانە بریتیە لە پارتی دیموکراتی کوردستان بریتیە لە بنەماڵی بارزانی ئیتر ئەم ماڵی بارزانیە و ئەم پارتیە هەرچی بکات وەکوتم بەهشتیش دروستکە لەسەر خاشی پیرۆزی کوردستان ئەمانە وایان لە خەڵک گاندووە کە ئەو بەهشتە مەقبول نییە ئەجا ئەمە خۆی لە ڕاستیە بۆ بوونی ئەو یەک ریزیە کاگەردگارە بێ ئەمە نەمێنێ ئەم عەقڵیەتە ئەم مێتۆدی بیرکردنەوە ئەم ئوسلوبی بیرکردنەوەی ئەبێ نەمێنێ لەبەر ئەوە نەخۆشیە هیوا هەیە کە نەمێنێت سیاسی نییە ئەوە تێکدانی عەقڵیەت و مۆڕاڵی میلەتێکە من بۆیە زۆر جار هەندێک قسەم کردووە کە هەندێک برادری زۆر ئازیز و زۆر کەسایەتی بە ڕێزی سیاسی لە کوردستان پێی ناخۆش بووە من پێم وایە زۆر زەحمەتە بۆیە باسی دوو ئیدارەیم کردووە کە لەوانەیە ئەوەی ئینقاز بێ باشە لە ڕاگەیاندراوەکەتان بۆ ڕای گشتی کە ئەمڕۆ بڵاوتان کردوتەوە ئاماژەتان بەوە داوە بەڕوونی دیارە مەبەستی دەسەڵاتدارانی بەغدا بچووکردنەوەی قەوارەی سیاسی و نیشتیمانی هەرێمی کوردستانە و دوجار تواندنەوە و سڕینەوەی ئەم هەرێمەیە بەشێکی زۆری پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق ئاماژەیان بەمەداوە کە حکوومەتی عێراقی مەبەستێتی ئەم هەرێمە ئەم قەوارەیە ئەم کیانە هەڵبوەشێنێتەوە پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر بەم شێوەی ئێستا مامەڵە بکەین ئەگەر هێشتا پەرلەمانتار کە خۆم گوێم لێبوو بێتە سەر شاشە و بڵێت ئاساییە با بەغا مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستان کە گرنگەوەیە موچەکە بنێرێ و دیاریش نییە کە بەوەش ڕازی بنایە موچە ئەنێرێ یان نە ئەکرێ ئێمە زاڵ بین بەسەر ئەم عەقڵیەتەی بەغا و ئەم کاری کە بەغا لە بەغداوە کە عەبادی لە بەغداوە کاری بۆکە و بەشێکی کوردیش بەکارەهێنێ بۆ ئەم کارە ئەزانی کاگەردگار ئێمە لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە 1920 هەتا ئێستا ئێمە هەم تفەنگمان بەکارهێناوە هەم جۆرەها مێتۆدی مفاوەزە یعنی گفتوگۆ بەڵێ هیچیان ئیسفادەی نەبووە بە بۆچوونی من وەکو لە بەیاننامەکەشە هاتووە کە باسمان لێ کردووە ئێمە ئەبێت مەسەجێکی باش بێین بە عەرەب یعنی ئێمە کە ئاوا قسەکەین ئێمە کاڵێن ئێمە جیاوازین لە عەرەب ئەمە خوا نەخواستە بڵێن ئیهانەی عەرەب نییە ئێمە ئاڵین جیاوازین لێیان ئێمە کە ئاڵین ئێمە برای عەرەب نین چکۆ برایەتی وان نابێ ئەوە کەی برایەتیە ئەمە خۆ هەڵخەڵەتانە ئەمە خۆ هەڵواسینە بە خەڵکی ترە ئەمە خۆ بەکەم زانینە بە بۆچوونی ئێمە وەکو لە بەیاننامەکە ئەبێت یعنی پێویستە هەموو ئەو بەڕێزانی کە کوردن ئەمە برا بچووکیش نییە لەبەی برا گەورە مراعاتی برای بچووکی خۆیەکات ئەمە برایەتی نییە بەڵام من حەزەکەم ئەوە بڵێم بە بۆچوونی ئێمە لە فراکسیۆی نێتەوەی پێویستە کورد لە حکوومەتی لە دەوڵەتی داگیرکاری عێراق لە حکوومەتەکەی بکشێتەوە پێویستە پەرلەمانتارانی کوردستان کە بڵێن ئەندامی پەرلەمانی عێراقن بکشێنەوە من یەک پرسیار لە جەنابەت و لە هەموو خەڵکی بە وجدانی خەڵکی کوردستانەکەم یەک فەڵەستینی نیشتیمان پەروەرم پێ بڵێت کە حەز بکات ببێ بە ئەندامی پەرلەمانی ئیسرائیل بۆچی لەبەی ئیسرائیل بە داگیرکەری فەڵەستین نەزانێ بەس موشکیلەکە چییە ئێمە میلەتەکەی خۆمانیان وا تێگەیانەوە کە کوردستان داگیرکراو نییە طبعاً کە داگیرکراو نەبێ هەموو ڕۆژێ بێ بچیتەوە بەغا بەڵام کە داگیرکراو بیت ئەبێ پلانە هەبێ بۆی خۆتی لێ ڕزگارکەی وەکو ئەوەی کە لە ڕێفراندۆمان کردمان ئێمە اینجا ئەمە عیبەیەشی گەورەیە لەسەر شانی ئەم میلەتە ئەمە خۆ بەکەم زانینە دیسانەوە من ئەسمۆ سەر قسەکەی پێشوم چاو لێیە خەڵک هەیە حازرە هەتا قەوارەی ئەم هەرێمە نەمێنێ ئەم کوردستانە تەفروت و نابێت ببێتەوە بە محافظاتی بچووک بچووک بۆی حکوومەتی شۆڤێنیستی عەرەبی لە بەغا بە ئارەزوی خۆی بتوانێت یاری بەم محافظانە بکات لە بین یەکتریە
حکمیشیان بکات کاک بەس بە شەرتێک هەرێمی کوردستان توانای خۆی تاقی کردەوە لایەنێکی سیاسی بەرنامەیەکی بۆ نەچێتە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئایا کشانەوە ئەمە دوا پرسیارمە زۆر سپاس دەکەم بە کورتی وەڵامم بیتەوە کشانەوە لە بەغدا چۆن بە چارەسەر ئەزانن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان دەرەقەتی ئەوە نایەت 100,000 پارەی هاندانی مامۆستایان بە شێوەیەکی ماگانە بدات. ئەوە ئێستا دەرەقەتی نایە بەڵام تۆ چوزانی 6 مانگی تر وەزعەکە چی لێت ئێمە لە بەیاننامەکەیان نووسیمانە شانس بدەین بە حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانی لە پرۆژە چاکسازیەکەی بکەین هەمومان پشتیوانی بین بۆ حیزبانی کە بەخۆیان ئەڵان ئۆپۆزیسیۆن بەوانەشی کە هێشتا نەهاتوون بۆ پەرلەمان و ئاواتیانە لە هەڵبژارنە دەنگ بێن و بێنە ناو پەرلەمانی کوردستان بە هەموو لایەنە سیاسیەکان بە هەموو تیژ و توێژوچینەکانەوە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی پشتیوانی لەم حکوومەتە بکەین بۆ چاکسازی یارمەتی دەری بین پێویستە حکوومەتەش ڕاستگۆ بێ لەگەڵ هاوڵاتیانی خۆی سەبارەت بە کێشەکانی سەبارەت بە قەرزەکانی سەبارەت بەو شتانەی کە دەرەقەتیەت و توانای بەسەردا ئەشکێت با وڵاتیانی هەرێمی کوردستان زۆر بە ڕاشکاوانە بڵێت ئێمە ئەم شتانەمان پێ ئەکرێت و ئەم شتانەمان پێ ناکرێت کە تا ئێستا دیار نییە هەر کەسەویەتە سەر شاشە لێم حکوومەتە ئەوە ملیارد دلار قەرزارە تا ئێستا حکوومەت ناتوتە سەر شاشە بەڕاستی و بە سەریحی و بە ڕاستگۆیی و بە شەفافی بە خەڵک بڵێ من ئەوەندە قەرزارم پێویستم بەوەندەمانە بۆی بکەومەوە سەر پێی خۆم ئەم قسەی ئەوەی جەنابە ئەمە ئێمە وتمان ئێمە نەمانەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێرفێکتە وتمان کەم و کوڕی هەیە یەکێک لە کەم و کوڕەکانی حکوومەتی هەرێمی کوردستان میسکۆمونیکیشنە یعنی ناتوانێ بیرروڕا ئاڵوگۆڕ بکە لەگەڵ هاوڵاتیان بە شێوەیەکی شەفاف شەرت نییە مەسائلی سڕی باز بکات هیچ پێویست ناکە ئێمە پێویستمە خەڵکی کوردستان پێویستی بەو نیە سڕیات بزانێت بەڵام هەندێک فاکت هەیە پێویستی پێێتی کە بیزانێت ئەجا ئەمە یەکێکە لە ئەرکەکانی حکوومەتی بەڵام چییە مەسەلەکە حکوومەتی هەرێمی کوردستان بەناردنی ئەم پرۆژە چاکسازیە دیارە ئیرادەیەکی بە قووەتی هەیە بۆ ئیکە ئەوە بکات اینجا ئەمەشی کە جەنابوتە ئەو ملاحەزەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان 100% ڕاستە حکوومەت دەبێ شەفاف بێت تا ئەو کاتێ هەتا ئەو ڕادەیە کە ئەتوانێت لەسەر مەسەلەی قەرز و ئەو شتانە بەڵێ کاگاری هەرسین سەرۆکی فراکسیۆنی نەتەوەی لە پارلەمانی کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی ماندوو نەبن. بەڵێ بینەرانی ئەزیز سپاس بۆ هاوڕێیان و هاوکارانم لە نووسینگەی سلێمانی و لە نووسینگەی ناوەند تا بەرنمەیەکی دیکە و باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش بۆم.